ئەوە مەراقە خۆدەنا باشی چیەوە بە خەڵک مەراقێتی و ئیشی باب و باپیرانمان لەمە پێش تقریبان لە عمرمان 12 ساڵ بۆ من شەڕەکەمان کردووە لە ئێران و لە عێراق و لە هەموو مەملەکەتێک شەڕەکەم کردووە هەتا لە مازندەرانیش کەوم گرتووە تورکیەوە دێ لە ئێرانەوە دێ لە کەرکووکەوە دێ لە سلێمانیەوە دێ لە هەولێرەوە دێ لە دهۆک دێ لە زاخۆ دێ کۆڕەکیێ دەست بەرداری دەبێ وەڵا پێم واگەر بە کڵاشکۆفەوە لە بەریان ڕاوەستی ئێستا دەست بەردار ئەنی زیاتر پێی ناڕاحەتم لەبەرەوەی کە دەچتە شاخ و چاو دۆڵەکان بەڕاستی دەنگی کەونایە ئاژەڵە کێویەکان نابینی دڵت نابێتەوە یاڵێ من چ لە دار و درەختەکەی بکەم کە دەنگی کەوی لێنێ کێوێکی زۆر ڕاو دەکرێت ئاسکێکی زۆر ڕاو دەکرێت بزنەکێوی زۆر ڕاو دەکرێت بەڕاستی هیچ گیاندارێکی کێوی لە شاخەکاندا نەماوە والله تبرنا لي خود شكا جناحي لقلدها بس أول زوقك يعني فيري أو تشبونه بما ترك ناكري جناح بعض شيء غلطش يعني دو حيوان ليك بدن يعني دبي يعني زي ما بدا بي يعني جناح ودو حيوان بس والله يزوق يعني بما خوش الزور بام لحفظ حفظ هذا كذي كردو براق ولا كم كردي براق إيش كم كردي أمدا كمو باسی جۆرەی دیتر تاوان دەکەین کە مرۆڤ بەرامبەر بە ئاژەڵەکان و یان بەرامبەر بە پەلەوەرەکان یان بەرامبەر بە باڵندەکان ئەنجامی دەدا کەویش بریتە لە شەڕە سەگ و شەڕە کەو و شەڕە کەڵەشێرکە بەداخەوە لێرە بووە بە دیاریدەیەکی زۆر زۆر باو لە سنووری دای ڕاپەڕیندا بزار لە ڕانیە و لە پشدەر و لە حاجیاوا و لەو شنانەدا کاری وا ئەنجام دێت کەمە بەداخەوە دژی هەموو بنەماکانی پاراستنی ژینگە و سروشتە و دژی هەموو بنەماکانی ئەخلاقی ئینسانیەتە کە بەرامبەر بە ژینگە ئەنجامی دەدات لە هەرێمی کوردستاندا هیچ یاسایەکمان نییە بۆی کە ڕێگری بێت لە بەردەم ئەم جۆرە تاوانانە و خۆشبەختانە ئێمە لە ڕابردوودا پاش یعنی 2 ساڵی ڕابردوودا ساڵی 2020 پرۆژه یاسایەکمان پێشکەش بە پەرلەمان کردووە و خۆشبەختانە دەنگی پێویستی هێناوە بۆی بخێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە سەبارەت بەو کەسانی کە سزا ئەو کەسان سزا دەکە تاوان بەرامبەر بە ئەم جۆرە ئاژەڵە ماڵیانە یاخود بێخاونانە ئەنجام دەدات. خۆیان ئەسڵ خاوەنی سروشتن خۆیان ئەسڵ خەڵکی سروشتن نەک برێن لە ناو کۆمەلگادا بژین و بمێننەوە و دواتر بە ماڵی کرا ماڵی کراون وەکو سەگ و گوێ درێژ و وەکو پشیلە و وەکو کەو وەکو کەڵەشێر ئەوانە بەڵام بەداخەوە خەڵکی ئەم هەلێ قۆسۆتەوە بۆ حەز و ئارەز و قێزەونەکانی کە لە ناخیاندا هەیە بەرامبەر بە توندوتیژی بە شێوازێکی تر بەم جۆرە ئاژەڵان دەریان دەبڕن و سەرنجام کۆمەڵێک کەس کۆبنەوە و لە پشتەوە چەپڵیان بۆ لێنە عەلە ئەساس کە کارێکی مەزن و گەورەیان کردو بەڵام سەرنجامەوە دژی ژینگە و سروشتە بۆ لەبەرەوەی ئەوانە ئەسڵیەکەیان پێویستە لە سروشدا بژین پێویستە لە سروشدا بمێنەوە چونکە بەڕاستی ژیانیان لەوێ ئارامتر و ئاسانترە وەکو بەتایبەتی کەو کە خۆی خاوەنی سروشتە هیچ پێویست ناکات مەسەن لە ناو کۆمەلگایەکدا بژیرکە و کەسە هەم جگەلەوەی کە سەری دەبڕێت و دیخوا جگەلەوەی کە دنیا کاری قێزەونی پێ دەکات.